سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران، بەڕێز سەرۆکی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، بەڕێزان سەرجەم یاری دەدەر و وەزیر و ڕاوێژکاران لە ئەنجومەنی وەزیران، بە ناوی ڕێکخراوەکەمان یەکێتی کەمەندامانی کوردستان مەڵبەندی گشتی سلێمانی وێڕای دەستخۆشیمان بۆ نەهێشتنی لێبڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئێمەش وەک کەمەندامانی کوردستان بە مافی سەرەکی و کەسی خۆمانی دەزانین لە ئەمڕۆوە بە فەرمی داوا لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی کوردستان بکەین بە جددی بیر لە زیادکردنی هاوکاری ماگانەی کەمەندامانی کوردستان بکەنەوە کە هەتا ئەمڕۆ 100 بۆ 150,000 دینارە و ئێستاش دەبێتە کەمترین موچە لە هەرێمی کوردستان. بە بڕوای ئێمە، بە بڕوای کەمەندامان، ئیدی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بیانوێکی نەماوە کە ئیتر کەمەندامان ژیان بگوزەرێنن لە برسێتیدا. هەر بۆیە داواکارین لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەسەرجەم وەزیر و یاری دەدەر و ڕاوێژکار و دڵسۆزان لەو بینایە هەر وەک چۆن مژدەی نەهێشتنی لێبڕینی موچەتاندا بە موچەخۆرانی هەرێمی کوردستان، ئاواش مژدەی زیادکردنی موچەی کەمەندامانی کوردستان بدەن بە جۆرێک بە سادەترین شێواز و بژێوی ژیان بژین. ئێمە داوای زیادکردنی موچەکەمان ناکەین بۆ چەند ملیۆنێک، ئێمە تەنها دەماندەوێت ئەو موچەکەمەی کە لە 100 بۆ 150,000 دینار تێپەڕ ناکات بە بڕێکی زۆر کەم زیاد بکرێت تا بتوانین لەم هەرێمەدا وەکو مرۆڤێکی ئاسایی بژین. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان، ئەگەر سەرۆکایەتی هەرێمی کوردستان، ئەگەر پەرلەمانی کوردستان بەدەم داوای ئێمەی کەمەندامانەوە بێن و موچەی کەمەندامان زیاد بکەن، ئەوە ئێمە وەکو کەمەندامان دەستخۆشیتان لێ دەکەین. و ئەگەر حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان وەک هەمیشە کەمەندامانی کوردستان پشتگوێ بخەن، ئێمەش ناچار دەبین لە هەڵبژاردنەکان لە کاتە هەستیارەکان بایکۆتی سەرتاسەری بکەین وەکو کەمەندامانی کوردستان. بۆیە نامانەوێت بگاتە ئەو ئاستا کە ئەوان ئێمە بە دوژمن و ئێمەش ئەوان بە خەمخۆر نەبینین. لە کۆتاییدا پێتان دەڵێین چاوی هیوامان لێتانە، کەمەندامان بێ هیوا مەکەن، با ئێمەش بێ هیوا نەبین لە ئێوە. بەسە بۆ کەمی موچەی کەمەندامان، بەسە کەمی موچەی کەمەندامان، بەسە برسێتی کەمەندامان، بەڵێ بۆ زیادکردنی موچەی کەمەندامان هیچ بیانوویەک نەماوە لەم ڕۆ بەدواوە کەمەندامان لە برسێتی و لە نەهامەتی و لە کولەمەرجی و لە بێموچەیی و لە کەم موچەیی دابژین، بەڵێ بۆ زیادکردنی موچەی کەمەندامان.